برای دلال وەکوە تەبدا حەزکرد گوتنێ مامۆستا شیوان پەروەر ئەو مەقطعەکە بێ جەزا مەقطعەکە من شاری مەنەدانا بێن و بێ ئێزیدی کەچێ خۆ بدن مسلمانە کە برا کەچێ خۆ کوژن مامۆستا ئێزیدیە لە کو دەرێ تاریخا ئێزیدخانێدا و لە بەهوەریە ئێزیداتیەدا گوتیە دەبێ ئێزیدی کەچێ خۆ بکوژن ڕحی من جارکی دژیانە مەدا ئەو تشێ بوو وێ جارێژی ئەم ئێزیدیە دنیای تەف دەڕابوون سەرخوا لێتە چما بەعسا واد سەد بسەدا گۆل ئەقلیمێ کوردستانێ و بسەدا لە باکوورێ کوردستانێ و بسەدا لە ڕۆژهێلاتێ کوردستانێ و سکارن بێ بدەها لە ڕۆژئاوای کوردستانی گوتێن کوشتن تەحەملچکا بکەی سەر هەف زێدەی 1500 کەچی ناوان کوردێ گوتبێژن مسلمان ساڵێ تێن کوشتن تچما بەعساوا ناکێ هەما تێوەرێ ئێزیدی کەچێ خۆ کوژن گویەک ئێزیدی دل بکەوێیەکی مسلمان باشم برایە هەبن حتا گۆمل هەفتە سوار نەبن ئەم نابن برایە هەف یعنی بەسب سوار بوونێ گۆمل هەفتە سوار بوون ئەم بوون برای هەف قوربانە چاوێتە یا مامۆستەتە ئەنسانکی زانەی تە دنیا دیتیە بەس بکەوان شاشیتیە چماتە باشیە ئەزداتیە نابژێ چماتە نابێ ئێزیدیە تجارە سەرێتە کەسیژێ نەکردیا وەکنکە چماتە نابێ ئێزیدیە تجارە مالێتە کەسی نەخواریە وەکنکە چما ژنێ خەلکێل ئەسواقن نەخاسە نەفرۆتنەوەکنکە چما دەستێ خەلکێ ژێناگن و خەلکێ ڕجم و جەلدە ناکن ئت بەهوەریە ئێزیداتیێتە ئەفقاتشنا بەستێ هێماوەرێ بە وەڵا کە چکک ئێزیدی دل بکەوێ خۆردکی کورد باشە کە چکک مسلمانە عراقی ئەستەحەدیە بتەڕەکم و ئەس شەرت بتەڕە ریزمش بێدە حتا بجەم خۆدێ گۆکە چکە کوردا مسلمان وێرە بێ دل بکەوێ خۆردکی ئێزیدی گۆنەوەی کوشت و چێ بوویەشی چماتە سەرباتشان ئاشتەڵێ مامۆستا یعنی ئەمێ رابن ئاگرکی گۆتە پێ خسمێ ئاوە لێکن و تێرابێ ئاکرکی تپێخێ قوربانە چاوێتە نەوەکتەیە مامۆستا و مەڵەجەلی دەبێ ئەسڵێ ئێزیدیە ئەسڵێ کوردانە ئێزیدینا یا سەیدای مەڵەجەلی هەر سەرۆک و ڕێبەری کوردستانێ بپرسە و هەرش دیرۆکە کوردستانێ بپرسە تەڤەگەڕێ باوێ خۆی چارا پێنجا باوێ تەی چارا پێنجا دەرکەوێ ئێزیدی تبێژیە مەی و تلمەبووی بەلا تبێژیە مەی یعنی تلمەبووی بەلا ژمکەتۆ و بمەکەتۆ و سلااو و ڕێز